لە جیاتی ئەو هەرایی کە بە ئۆتۆمبیلێکن ئەوایە لۆبیان دروست کردایە بۆ گۆڕینەوەی زانست و علم. لێخڕین و وەکو کاوبۆی کە فلیم دەرەکەن کاکە تو فلیم دەرناکەی چاوەڕێی نەکەن. ئەوانی تر لە لای ترەوە دێن نایان ناسی کە دێن بە ناو گروپەکە خەڵک بێزارەکەن وا ئەزانێ ئێمەینە. بەخۆی ڕاستەکەی لێخڕین چییە؟ دیوامەوێ دەفع نەبێ کە دەفعیش بێەوە. ئەم پێشبڕچیە بۆ چییە؟ ینی لە چ کاتێکە گەنجە بۆ نمونە حەزەکە بەڵام ناکرێت تعدا لە مافی شۆفێرەکانی تر بکە یاخود مافی پیادە. یەکێ لە مەرجەکانمان ئەوەیە کە ئەوانی کە دەبنە ئەندام لەم فێدەراسیۆنە دەبێ پابەندی ڕێسا و یاساکانیان فێدەراسیۆنە بن بۆی کە سەرپێچی ڕوو نەدات. ڕووداوەکان گاڵتە و گەپ و چاو نەترسی و لێهاتووی نازانن. ئەو ڕووداوانەش لە ئەنجامی هەڵەیەک یان سەرپێچێک لە چەند چەرکەیەک ڕوودەدات. ترافیک سەیرترین و مەترسیدارترین گرتەی بەشێک لەو شۆفێرانە بۆ یەکەم جار نیشان دەدات. ڕەفتارەی سەیر و نمایشی مەترسیدار ئەنجام دەدەن. بەبێ شۆفێر ئۆتۆمبیل لێدەخۆڕن و یاری بەمەرجی خۆیان دەکەن. لە ڕێگای خێرایی دەرەوەی شارەکان لە کاتی لێخۆڕین سەما دەکەن لە سەرووی خێرایی دیاریکراوە. شۆفێرەکەش سەرچۆپی گرتووە لە بری کۆنتڕۆڵی سوکانی ئۆتۆمبیل بگرێت. بەشێکیان پێشبڕکێ دەکەن ڕاودونان بە یاری ئاگرین لە مەترسیدارترین شوێنەکان تونێلی پیرمام ئەنجام دەدەن بەبێ ئەوەی بیر بکەنەوە لە هەر چرکێک لەو هەڵانە چ کارە ساتێک دروست دەبێت. زۆر جاریش لەسەر پارە پێشبڕکێ دەکەن. هەندێک جاریش لە کاتی و نمایشانە شەڕ و ڕوودا و دروست دەبێت و قوربانی لێ دەکەوێتەوە. لاڵقەی سێم ترافیک بەشێک لەو سەرپێچی و هەڵانە نیشان دەدات کۆکارەکەی حەز و ئارەزووی لێخڕێنی خێرا و نمایش و مانۆڕی ئۆتۆمبیلانەیە کە دەگوترێت ئەمە وەرزشی درێفتە و شوێن نییە ئەو نمایش و پێشبڕکیانە بکەین بۆیە نازانن ڕوو لەکوێ بکەن. ترافیک بەدەدا چوون دەکات. دەمانوێت بزانینەوەی لە شەقامەکان دەکرێت ڕەوایە و یاساییە. ئەو جۆرە لێخڕین و مانۆڕە چ مەترسێک دروست دەکەن و دەبنە هۆکاری چی؟ بەشێک لەو شۆفێرانە پۆلیسی هاتوچۆ بە لاسار و لادەر لە یاسا وەسفیان دەکات. بەشێک لە هاوڵاتیانی ژنیگەران و بە بێزارکار ناویان دەبن. بەشێک لەو شۆفێرانە خۆشیان دەڵێن ئەوانەی ئەو ڕەفتارانە دەکەن لە ئێمە نین. ئەو دیاردێش لە هەموو کوردستان بوونی هەیە و بەردەوامە.
بەڕێبەرایەتیان پێی هەولێرەکەی بەڕاستی شەوان ئێرە خەومان نەماوە لە تاو ئەو سیارانە لە تاو ساڵۆسەی ئەو سیارانە جا لە تاو ماتۆر زۆر سپاسانەکەین حەلێک بۆ ئەم کێشەیە دۆزنەوە مەمنونتانین. پۆلیس دەڵێت جگەلەوەی شەقامەکان قۆرق دەکەن و دەبنە هۆکاری جەنجاڵی زۆر جار بە دەنگە بێزارکەرەکانیان خەڵک بێزار دەکەن و جەنگ دەخڵکەن. زۆر جاریش متاڕەدە و ڕاوەدونان دەکەن تا دەست بەسەریان بکەن. هاتوچۆ ڕەفتار و دیاردێ بە دەستدرێژی بۆ سەرمافی خەڵک و شەقام دادەنێت. ئەوەی دەکرێت و ئەنجامی دەدەن بە پێچەوانەی یاسا وەسفی دەکەن. بۆیە پۆلیسی هاتوچۆ هێزەکانی ناوخۆ بەردەوام چاودێری ئەو دۆخەی شەقام دەکەن و سزای یاساییان دەدەن. ئەو دوای دەیان ساڵ لە بەفیڕدانی تەمەنی بۆ ئامۆژگاری هاوڵاتیان بەداخەوە وەسفی ئەو دیاردەیە دەکات. بەڕاستی بەداخەوە ئەوەی کە من تێبینیم کردووە لەسەر ئەو گۆرگۆشانەمان کە هەموو گەنج و لاوی ئەم نیشتیمانە برینداران ئەبوایە لە جیاتی ئەو هەراهەرایی کە بە ئۆتۆمبیلێکن ئەوایە لۆبیان دروست کردایە بۆ گۆڕینەوەی زانست و علم. بەڵام بەداخەوە هەندێک لە گەنجەکانی ئێمە تەجاواز لەسەر مافی خۆیان و وڵاتەکەی خۆیانەکەن. یعنی ئەو لێخڕینەوە و وەکو کاوبۆی کە فلیم دەرەکەن کاکە تۆ فلیم دەرناکەی چاوەشی نەکەم. دوای ئەوە لە هەر تەجاوزێکە لەسەر یاسای هاتوچۆ زۆر نزیکە بیتەوە لە مەرگ، زۆر نزیکە بێتەوە لە زەرری سامانی، زۆر نزیکە بیتەوە کە بریندار بی کە کەم ئەندام بی. بەڵام بەداخەوە یعنی بەڕاستی ئەوەش هەمووی پەیوەنددارە بە نەبوونی پەروەردەیەکی باشەوە. جا لەبەر ئەوە من ئومێدەوارم ئەو گەنج و لاو و جگەرگۆشانەی ئێمە نیشتیمانی خۆیان خۆش بێ، سامانی نیشتیمانی خۆیان خۆش بێ، ئابووری نیشتیمانی خۆیان خۆش بێت کە ئەوە بەڕاستی هەر ئۆتۆمبیلێک کە بە پارەیەکی قورس نێردراوە بۆ دەرەوە و پارەیەک لەم کوردستانە هەڵێنراوە بۆ بە عملەیەکی سەحبات چۆتە دەرەوە و ئۆتۆمبیلی پێ هاوردە دەکەن. جا هەموو ڕۆژێک 50 ئۆتۆمبیل 100 ئۆتۆمبیل پارچە بێ ئابووری تۆ نامێنی، ئابووری ماڵەکەت نامێنی، ئابووری وڵاتەکەشت نامێنی، بۆ برینداری ژەوی کەمەندامی ژەوی دەمری خوانەپات. ئەنجامی ئەو لێخڕینەوە ئەو پێشبڕکێیە کە ئەیکەن یعنی ئەگەرچی تەجاوزە لە قانون ینی خارج عن قانون بە زۆر لاسارانەیە بە پێی یاسا ئەبێ ئەمانە غەرامە بکرێت. بەو شێوەیە خەڵکی وڵاتان یا گەنجی وڵاتان من نابینم ئەوە زەوق نییە، ئەوە تەجاوازە لەسەر یاسای هاتوچۆ و داوا لە کارمەندانی هاتوچۆ دەکەم چاودێر بن لەسەر ئەو لاو و گەنج و خوێنگەرمانە بۆ ئەوەی نەمرن، بۆ بەردەوەندی بۆ پاراستنی ژیانیان نەیهەڵن ئەو تەجاوزە بکەن و غەرامیان بن. بەڕاستی حەز و ئارەزوو ئەوەی کە من تێگەشت و حەز و ئارەزوو بۆ شێوەیە نییە کە ئەو گەنجانە ئەنجامێدەن. حەز و ئارەزەکانیان ئەوەیە ئەگەر وڵاتی ئێمە هێندە پێشکەوت وەکو چۆن لە وڵاتان ساحەی پێشبڕکێی ئۆتۆمبیل هەیە، خۆ ئەگەر لە وڵاتی ئەمەشا ئەو ئیمکانێتە هەبێ ئەو ساحەیان بۆ بکرێتەوە زۆر ئاساییە مسابقە بکەن، پێشبڕکێ بکەن، هەر کەسێک لەوانە یەکەم بوو خەڵات بکرێ. بەڵام لە وڵاتی ئێمە ئەو هێشتا نەگەشتێتەوە ئەو ئاستی کە ئەو ساحە گەورە پانوبەری نەبکرێتەوە بۆ
مسابقەی پێشبڕکی سیارە لەبەرەوە ئەوە ئەویشان هەمی تەجاوزە لە سەریا سیارە. بەشێک لەو شۆفێرانە حەز دەکەن نمایش و پێشبڕکێ ئەنجامدەن لە شەقامەکان پابندن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ نەزیانیان بۆ خۆیان نەبۆ دەوروبەریان هەیە ترافیک بەشێک لەو شۆفێرانە دەبینێت. ئەوان لە ڕێگای هەولێر پیرمام کۆ دەبنەوە لە ناکاو ترافیک دەشێت و بەشێکیان دەدوێنێت دەبرسین بۆچی یاسا دەشێن و پابندی با ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ نابن. ئەوان بۆ ترافیک ئەوەی لە دڵیانە جێڕێژن و خوازیارن لایانی پەیوەندیدار بیرێکیان لێ بکاتەوە بەپی یاسا و ڕێنمایەکان شوێنێک دابین بکرێت و کۆ بکرێنەوە. خولای سیارە سپۆرتم هەموو جمعانیان کاتێکە کۆ بینەوە لە شوێنێک ئەچین بۆ دەرەوە حەزمان لێە جێیەکمان بۆ دابین کەم بۆ ئەوەی ئیشی خۆمان لە ناو بکەین درێفت و شتوان لە ناو بکەین حکوومەتیش ڕێپێدانێکمان بداتێ بۆ ئەوەی کە ئەمە جێگایەکمان بۆ بکاتەوە بۆ ئەوەی خەڵک لێمان بێزار نەبێت لە جادە بڵێ ئەوە بۆ سەرمان لێ دەشەوێنێن یان شتێک ڕاستە ئێمە کۆ بینەوە ئەچین بۆ شوێنێک مجموعەچین بۆ خۆمان مجموعەچیکە لە لای ترەوە دێن یعنی گروپەکەمان تێک دەدەن ئێمە وەکو گروپێکی مجموعە گەنجەچی کۆ بیتنەوە وەکو گروپێک ئیش دەکەین ئەوانی کە لەگەڵ ئەمانە هەموو ناسرا و هاوڕێ دۆست و برادەر یەکترین ئەوانی تر لە لای ترەوە دێن نایان ناسی کە دێن بە ناو گروپەکە خەڵک بێزارەکەن وا ئەزانی ئێمەینە. لێ ناگەڕێن بە حڕێتی خۆت کە ئەو سیارەی بەکاربێنێ لۆ هاژنە درفتە ئەمەش دەمانێت جەیەکمە هەبی وەکو وڵاتانە پێشکەوین و یعنی چێ بە ئەمەش ناوەکمە هەبی بەخۆی ڕاستەکەی لێ خوڕین چییە حەسب هاژنە دیوامێ دەفع نەبێ ئەگە دەفعیش بێەوە دەی بزانیت چۆن ئەزانم سیارە هاژنیەکە یان شتە. ئەوەی جێگەی سەرنجە ترافیک بەشێک لەو شۆفێرانە نیشان دەدات کە سەرپێچی دەکەن دەگوترێت زۆر جاراوانەی خۆیان دەخزێنە نێو ئەو ئۆتۆمبیلانە هیچ پەیوەندیان بە گروپەکانی درێفت نییە. بۆیە هەموو سەرپێچی و نمایشە سەیر و مەترسیدارانە ناو بانکی ئەو وەرزشە تێکدا. ئەو سەرپێچانەی کە لێرە و لێ ئێمە بەرچاومان دەکەوێت ڕۆژانە لەسەر شەقامەکان لە ناوشاری سێمانی لە ڕاستیدا خۆی بە چەند سەرپێچێک دەکرێت گەڵاڵی بکەین. زیاترینیان مەسلەی تیژڕەوی و یاساشکێنیە لە ڕووی ئەو خێرانی کە هاتوچۆ بەهۆی تابلۆ هێماکان دەستنیشانی کردووە بەزاندنی ئەو خێرایانە گومانی تێدانیە کە کارەساتی قورس دەخاتەوە و هەموو توێژینەوەکان ئەومان پێدەڵێت تا خێرایی زیاد بێ گریمانی کەوتنەوەی ڕووداوی هاتوچۆی چوار ئەوەندەی تر زیادە بێ و کەوتنەوەی زیانی مادەی و جستەی و گیان لە دەزانەکانیش گومانی تێدانیە لێوەی دەکەوێتەوانێ. سەرپێچێکی تریش کە هۆکارە بۆ کەوتنەوەی کارەسەتەکانی هاتوچۆ بەکارهێنانی مۆبایلە. لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا لە ڕابردوودا تەنها جۆری سەرپێچەکەەوە بوو کە شۆفێر مۆبایلی بەکاردێنا بۆ قسەکردن بەڵام پەیتا جۆرێک لە مۆدل دروست بووە لە ناو خودی ئەو سەرپێچیە زۆر جار شۆفێر لایف دەکاتەوە کاتێک کە شۆفێری دەکات یاخود مۆدلێکی لەو خراپتر ئەوەیە کاتێک کە بیانێ پێشبڕکێ بکەن شۆفێرەکان لە بینی خۆیاندا تۆماری ئەو خێرایە دەکەن کە چەندێک مەترسیدار و مەرگدارە و ئەو سەرپێچی کە خۆیان بە ئەنجامی دەگەن ئەوەش تۆمارەکەن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی دەکەنەوانێ.
لە ڕاستیدا بۆ بنەبڕکردنی ئەو دیاردەیە پێویستە کارێک بکرێت لە سەرانسەری هەرێمی کوردستاندا ئیجرعات لەگەڵ ئەو جۆرە شۆفێرانە بکرێت. لە ڕاستیدا ئەو دیاردەیە دەکرێت بڵین لە هەرێمی کوردستاندا بە شێوازێکی گشتی دەبینرێ، بەڵام لە پارێزگای بۆ پارێزگایەکی تر بەدی دەکرێت. بۆیە پێویستە لە سەرانسەری هەرێمی کوردستان کار لەسەرەوە بکرێت و نیەتێک و جدیەتێک هەبێت لە پرسەدا و ئەو ئیرادەیە کاتێکە بوونی هەبوو بێگومان ئەو جۆرە شۆفێرانە پاشەخشە دەکەن، ئەو سەرپێچێ پاشەخشە دەکا و قانون سەروەر دەبێت لەسەر شەقامەکان بە شێوازێکی گونجاوتر دەبینرێت. خۆی بەڕاستی ئەوەی کە ئۆتۆمبیل خەڵک بێزارەکە ئەوە مرۆڤێکی لاسارە، چونکە ئەو شوفێرە ئەو قائیدی ئۆتۆمبیلەی کە خەڵک لاسارەکە کێ لاسارەکە؟ هاوزمانی خۆی هاونیشتمانی خۆی بێزارەکە. لەبەر ئەوە ئەبێ غەرامەیەکی وای بەسەر دابسە بێ جارێککە لەسەر لاساری لێخوڕین بە ئۆتۆمبیلەکەی نەکاو و هەتاکو ئەگەر تەجاوزی یاسای کرد بەو شێوەی کە بۆی دیاری کراوە بەندیش بکرێت، سیارەکەی حیجز بکرێت. دکتۆرە جوان لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی ئەدەبیات بۆ ترافیک باس لەو دیاردەیە دەکات. بەنسبەت ئەو جەنجاڵیەی و ئەو تونند و تیژێک کە لەسەر شەقامە ئەیبینین بە تایبەتی لای شۆفێرە بە ڕێزەکان خۆمان هۆکاری زۆرە، بە تایبەت لای گەنجەکان بەپێی ئەنجامی توێژینەوە دەرونیەکان و کۆمەڵ ئەسیەکان ئەڵێ ئەوەی تەمەنی بچووکە زیاتر تووشی حادسە و ڕووداوە بێ، ئەوەی ئەزمموی کەمە، ئەوەی کەم ئاستی ڕۆشنبیری نزمە، ئەوەی بە سوچی شتەکان دێتە دەست. زۆر جار ئەمانە ئەبنە هۆکار کە لەسەر شەقامەکە خوێندنەوەی مروری نییە، ینی ئی هاتوچۆ خۆی زمانی خۆی تایبەتی هەیە. ئەم شۆفێرانە کە ئەزمونیان نییە نازانن زمانی مرورەکە بخێنەوە، زمانی شەقام بخێنەوە کە لە بۆ دانرایە، لە بۆ شۆفێر دانرایە بۆی ئاسانکاری ڕووبدا کار ئاسانی بکە لە بۆ هەموو شۆفێرەکان بە هەمان شێوە ئەم شەقامە بەردەستە بۆی کارەکانمان بە ئاسانی بڕوات. بەڵام بەداخەوە ئەمە بینین لە سەر شەقامەکان بە تایبەت لەو چەند ڕۆژەیە ئەبینین چەند حادسەی دڵتە زێن لای گەنجەکانمان بە تایبەت لە سەر شەقامە سەرەکیەکان، ئەو شەقامەی کە جەنجاڵی زۆرە، قەڵەباڵغی زۆرە، کاتی کارکردنە سەیرەکەی سیباقەکرێت. ئەم پێشبڕچیە بۆچیە؟ ینی لە چ کاتێکە شەقامی تایبەت هەیە، وەلەو ئێمە لە کوردستان باوەڕ نییە شەقامی تایبەتمان هەبی بۆ ئەو شتانە، بەڵام دەبی لە شوێنی خۆی هەبێ. ئەمە ئەگەر حەزی لە پێشبڕچەیە گەنجە بۆ نمونە حەزەکە، بەڵام ناکرێت تعدا لە مافی شۆفێرەکانی ترکە یاخود مافی پیادە. هاتوچۆ لەسەر شەقامەکە سێ کوچکەیە: شەقام، شۆفێر، سیارەکە. ئەم شۆفێرە کە لێ ئەخڕی بە تایبەت ئەوەی گەنجە مەسەرەن ئەزمموی نییە، بیر ناکاتەوە شەقامەکە چی لەسرە چۆنە، ئایا گونجاوە بۆ ئەوەی تو 120 لێ بخڕی. ئەمانە کە زگزاجیش ئەڕۆن بیر ناکەنەوە لە سەر ئەوەی کە چی هەیە لە بەردەمیان، چەند مەسافەت دەوێت بۆ ئەوەی بوەستی و سیارەکە بوەستی لە شوێنی خۆی. ئایا تا چ ڕادێک تۆ متمانەت بەو سیارەی هەیە لە ژێردا؟
ترافیک چەندین گرتی نەبینراوی بەشێک لەو شۆفێرانی تۆمار کردووە کە لە ناو تونێلی پیرمام دەیکەن بە ڕۆژی حەشر. ئەوانە دەنگی تەقەی هیچ جەنگێک نییە، بەڵکو دەنگی جەنگی هاتوچۆ و ڕووداوەکانی هاتوچۆ و تیرۆریسپیەکە ڕۆژانە خەڵک دەبێت بە قوربانی. جگە لە گرتنی تونێل و پێشبڕکێ و نمایشەکان، ئەو دەنگ و هاژە مەترسی لەسەر تونێلەکەش دروست دەکات، ئەو مەترسیانەش قوربانیان لەدوایە. ترافیک بە دۆداچوون بۆ دیاردێ دەکات، بۆ یەکەم جار فیدراسیۆنی وەرزشی درێفت دێتە دەنگ. ئەو فدراسیۆنەش لە ئەنجامی هەنگاوەکانی ترافیک دامەزراوە تا لە چوارچێوەی یاسا کۆ بکرێنەوە. لە کوردستانیش دیارە خەڵکانێک ویستیانە چاو لەو خەڵکانە بکەن، چاو لەو وەرزشە بکەن، بۆیە بە هەڵا هاتوونە لەسەر شەقامەکان خەڵکیان بێزار کردووە، بوونەتە هۆی ڕوودانی نەخوازرا و جا ئەم نمایشان مەسن بە شەوانە کاتێکی دەرەنگ چونەتە سەر شەقامەکانی 100 متری و 120 متری بە خێرا لیان خوڕینە. ئەم جۆرە دەرفتیان ئەنجامداوە کە لە ئاساسدا لە بنەمادا ئەمە دەرفت نییە، ئەمە جۆرێک سەرپێچیە بۆتە هۆی بێزارکردنی خەڵک. جا ئێمە بیرمان لەوە کردووە بتوانین لەو حاڵەتە حەشوایە دەریان بێنین، دەستگایەکیان بۆ دروستکەین، هەمویان لەنا ئەو دەستگایە کۆ بکەینەوە، بتوانین نمایش ئەنجام بدەن. ئەو بوو بە فەرمی داوامان لە حکوومەت هەرێم کرد، دەستگایەکمان بۆی دروست بۆ ئەمە بەسەر دروست کردووە بە ناوی فدراسیۆنی شۆفێرانی دەرەفتکاری کوردستان، تاکۆ بتوانین چالاکیەکانی خۆمان لە چوارچێوەی ئەم دەستگای ئەنجام بدەین. جا یەکێ لە مەرجەکانمان ئەوەیە کە ئەوانی کە دەبنە ئەندام لەم فدراسیۆنە دەبێ پابەندی ڕێسا و یاساکانیان فدراسیۆنە بن، بۆی کە سەرپێچی ڕوو نەدات، بۆی کە ئەو شۆفێرانە بەسەر نەچن لە شەقامەکانی 100 متری و 120 متری بە شەوانە ببنە هۆی بێزارکردنی خەڵک، لەبەر کە ئەو سیارانی کە کاری دەرفتە ئەنجامەدەن سەوتێکی بەرزیان هەیە دەبێتە هۆی بێزاربوونی خەڵک. جا بۆ ئەوی کە ئەو شۆفێرانی کە ئۆتۆمبیلەکانیان دەستکاریەکەن سەوتی بەرزەکەنەوە، بۆی کە نەبنە مایەی بێزاری خەڵک، ئێمە هەوڵمان داوە لەو دەستگایە کۆمەڵێک ڕێسا و یاسا دابنین کە دەبینە هاوکاری بۆ پۆلیسی هاتوچۆ، بۆی کە ئەوانە خەڵک بێزار نەکەن. زۆر جاری شاتوچەی هەولێر لە ڕێگەی مەفرەزەکانی ئەوانە دەستگیر دەکەن و سزایان دەدەن، ئەو سزادانەش لە تۆڕەکانی کۆمەڵایەتی بڵاو دەکەنەوە تا ڕێگری لەو دیاردێ بکەن. ئەو ڕێنماوی یاسانی پۆلیسی هاتوچۆ لە خۆیەوە دەری نەکردەوە، ئەوان یاسا و ڕێنمایی نێودوڵەتین و توێژینەوەیان لەسەر کراوە تا شۆفێر پابەند بێت بۆ ئەوەی سەلامەت و سەرکەوتوی بێت لە سەرکردایەتیکردنی ئۆتۆمبیلەی کە ڕۆحی خۆی و چەندین کەسی تری بەدەستدا. بۆیە پابەندبوون بە ڕێنماکان و یاساکانی هاتوچۆ تاکە چارەسەرە مرۆڤ و مرۆڤایەتی دەزیانەکانی هاتوچۆ خۆیانی پێ بپارێزن.